زۆر جار پرسیارێکمان ئاڕاستە کرێت ئایا ئەگەر دەوالیەکەم چارەسەر نەکەم چی ڕۆیە؟ لە ڕاستیە دەوالی نەخۆشیەکە کە بە هێواشی گەشەکە و بە هێواشیش تووشی مەشاکیلە بێ، بەڵام کە تووشی مەشاکیل بێت نەخۆشەکە تووشی ماکەکانی دەوالی بوو حەلەکەی تۆزێک گرانترە بێت. لەوانە خوێنبەر بوون، لەوانە دروستکردنی برین، لەوانەیە بێتە هۆی دروستکردنی برین، گۆڕانی ڕەنگی پێست، هەندێک جار ڕەنگی پێستەکە مەیلە و ڕەشە بێ یان بۆرە بێگە ڕاستتر بڵین، حساسیت پێست هەندێک جار نەخۆشەکە واکە کە بەردەوام خاچی بخورێنەوە، ئەم خاچخوارانش هەم ئەبێتە هۆی بریندار بوون و خوێنبەربوون، هەم بێتە هۆی دروستکردنی برینی گەورە. بۆیە وا باشە ئەگەر دەوالی لە خۆناغەکانی سەرەتایە چارەسەر بکرێ، چارەسەرێکی زۆر ئاسانە بێ و بە دوورە بێ لە ماکەکانی نەخۆشیەکە و لە هەمان کاتە چارەسەرەکە درێژخایەنەوەتە نەخۆشەکە جاریشکە تووشی ئەو دەوالیە نابێتەوە لە زۆربەی بارەکانە. سمارت وەرچەرخانە.